پەیوەندێکی ترمان لەگەڵایە خوشکە ئاژین فەرموودا دەگیان. عليكم السلام ورحمة الله وبركاته. دادا أجين الحمد لله سباس بخواي قوري أيوة باشن إنشاء الله بيمزر أو برايات كأستاذ شوي بنراتي لقناغي يكو دو سي بنراتي صالاني بيشوابو لو كات جوابو أو كات صالاني تريش هلو كاتش حزي بخواندن نبو أو كتجدل نار حد أبو بسر چاو خوشکاژین ان شاء الله قسەیەکی خێری لەسەر ئەو بابەتەی برا دەکەم یا ربی سەرفراز بێ ان شاء الله خوای گەورە ڕەحم بە مناڵی هەموو لایەکمان بکە بە هەموو ڕۆڵەی موسڵمانان علم و حلمیان زیاد کە یا ربی ئەولادەکانمان ساڵح بن علم و حلمیان زیاد بێ یا رب. ئەژین خان فەرمووی براکەم چواری بنەڕەتیە دیارە لە قۆناغی 1 و 2 3 شالیان پرسی دەڵێ هەر حەزی لە مەکتەب نەبووە. بەڕێزان مناڵ سەرەتا کە دەچێتە قوتابخانە زۆر جار دایک و باوک دەیترسێنن بنا ماڵەکە دەیترسێنن جاری وایە مامۆستایەک لە مەکتەب دەیترسێنێ یعنی کە لە قۆناغی یەکەوە بەترسەوە چوویتە قوتابخانە بڕواتان بێ دوای لە کۆڵن نابێتەوە بۆیە زۆر زەرورە تکاتان لێ دەکەم مناڵ کە لە قۆناغی یەکی بنەڕەتی یان پێشتر کە دەچێتە باخچەی ساوایان بە خۆشەویستی بینێرن یعنی عشقی خوێندنی بدەنێ بڵن بەڕاستی تۆ گەورە بووی تێگەیشتووی پێگەیشتووی خوێندن چەند خۆشە ئای قوتابخانە چەند خۆشە کاتی خۆی من کە قوتابی بووم حەزم دەکرد هەر خێرا بەیانی زوو بێ و کتێبەکانم هەڵگن و بڕۆم بۆ قوتابخانە. ئێمە بەداخەوە زۆر جا دایک و باوک خوشک و براکان میوانەکان کە دێن ئای کە مەکتەب ناخۆشە ئای کە ئیمتیحان قورسە ئەم مناڵە شتەکان وەردەگرێ مۆتەکەیەک لەبەر چاویا دروست دەبێ ئەبێ مەکتەب وەکو کاتی خۆتراوە مەدرسە مەحبەسەیە ینی ئێستاشتە لەبەی ئێمە ئەڵێ چی بوو لە قوتابخانە ئەڵێ بەربووین بەربووین کاکە بۆ سجنە ینی وەکو لە سجن بەربووین وازین لە قوتابخانە ڕزگارمان بوو یان تەلەبە حەز دەکەن مەکتەب نەبێ ئەخوا ئەم بایکۆتە بەردەوام بوو یا نەچینەوە مەکتەب بەداخەوە لە یەکی بنەڕەتیەوە پێش ئەوە لە باخچەی ساوایانەوە زەرورە خۆشەویستی بچەسپێنین. خوشکاژین براکەی تۆش ئینشاءالله هەوڵ بدەن وردە وردە مەکتەبەکەی لەلا خۆشکەن یان بەهێمنی تۆک و خوشکێکی باش کە هەز بە ناڕەحەتیەکانی دەکەی هەر پێی مەڵێن وەرە سەعی بکە نانە وەرە سەعی بکە وەرە دەرسەکەت بنووسەوە بزانم چیت خوێندووە نە یەکەم جار بڵێ وەرە باوانەکان دووبارە بکەینەوە دیارە تۆ تەمەنت لەو زیاترە خوێندەواری تێ وەرە باوانەکانی ئەمڕۆ بزانین چیمان خوێندووە باسیەوە مەکە بڵێ سەعی بکە وەرە بابەیەکەوە وانەکان دووبارە بکەینەوە با بزانین ئەمڕۆ باسی چیمان کردووە دەستخەتی ناشیرین بوو هەڵە حەلی کرد مشکلە نییە سەردانێکی تایبەتی مامۆستاکانیش بکە لە نزیکەوە بۆ مامۆستا ئازیزانەی بڵێ من ئەژینم ناوە براکەم ناوی فڵان کەسە لە پۆلی ئەوەن چواری بنەڕەتێت لە شوعبە و لقی ئەوەیە تکاتان لێ دەکەم ئاگاداری زیاتری بکەن مامۆستانی بەڕێز لە ماڵەوە هەست دەکەین بە خوێندنەکەی خۆشحاڵ نیە ئەو کاتە مامۆستا هەندێک تەلەبە تایبەت ئاماژیان پێ دەکا و خۆی زیاتر فەنی تەدریس هەیە ئەو دەرسەی ئینشاءالله لەلا خۆشەویست دەکا و خوای گەورە سەرکەوتووی کە ئەژین خان براکەش لەگەڵ هەموو ڕۆڵەی موسڵمانان سەرکەوتوو بێ.